ئەندامێکی لیستی تورکمان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕایدەگەیەنێت وەکو وەرد و لیستی برایەتی تورکمان دەتوانین کۆببینەوە و ڕێژەی یاسایی بۆ ئەنجومەنی پارێزگاکە تەواو بکەین و پارێزگارێکی نوێژ بۆ پارێزگای کەرکووک هەڵبژێرین کاویش پشکی کووردە بەڵام لایەنی عەرەبی لە ئێستادا ڕێگری بۆ هەنگاومان دروست دەکەن. باستطاعتنا كتلتين الكردية والتركمانية لەتواناماندایە وەک هەردوو لیستی کورد و تورکمان کۆ ببینەوە و ڕێژەی یاسایی تەواو بکەین و پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک هەڵبژێرین بەڵام دەخوازین هەموو لایەک لەو بڕیارەدا بەشدار بن وەک تورکمان داوای پۆستی سەرۆک ئەنجومەن دەکەین بە پێی هەستیحقاقی هەڵبژاردنیش پۆستی پارێزگار مافی کووردە ئەم کارە پێویستی بە هەماهەنگی هەیە و لە ئێستادا پۆستی پارێزگار بە وەکالەت بەدەستی عەرەبەوەیە و ئەوان حەز ناکەن ئەم گۆڕانکاریە بکرێت من دەڵێم دوجار هەر دەبێت بگەینە ڕێکەوتن و گۆڕانکاری لە بەرژەوەندی کەرکووک بکەین. عشرات السنين وكذلك الإخوة الكرد لێپرساوێکی بەڵایەکێتیش لە کەرکووک ڕایدەگەیەنێت وەکو یەکێتی خوازیار بووین بەر لە 16 ئۆکتۆبەریش پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک هەڵبژێرین و لە ئێستاشدا دەمانەوێت هەرپێکاتەیەک مافی ڕەوای خۆی وەربگرێت. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هەوڵماندا بگرە پێش 16 ئۆکتۆبەریش پێمە بە هەموو لایەنەکانمان گوت بە سەرکردایەتی سیاسی کوردمان گوتمان محافظی کەرکووک کۆتایی پێ هاتووە مەوزوعەکە باشتر وایە پێشەوەی لە بەغداوە ئەمە کۆتایی پێبێ بیر لەوە بکەین و ئەو کاتە عەرەب و تورکمانەکانیش هاتنە لامان بە مەمنونی ڕازی بوون کە ئێمە پارێزگارێکی تازە بۆ کەرکووک دابنین تا ئێستاوەی کە جێگای داخە لیستی برایەتی نەیتوانێت کۆ بێتەوە لیستی برایەتی کۆ بووایەوە و ئێستا ئەم بڕیارانە کە جێگیری پارێزگاریان پارێزگار بە وەکالەت ئەم بڕیارانی دەرکردیا گە پارێزگارێکی کورد وایە تووشی ئەم کێشانە نەدەبین. وەک سەودرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن شکستی ڕیفرەندۆم دۆخێکی نالەباری بۆ کەرکووک هێناوەتە پێشەوە کە ئەنجومەنی پارێزگاکە دووچاری فریز بوون هاتووە و پارێزگارەکەشی بە وەکالەت لەلایەن عەرەبێکەوە بەڕێوە دەبرێت کە پێچەوانەی خواستی هەردوو پێکاتی کورد و تورکمان لە کەرکووک مامەڵە دەکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.